ئەحمەد شەرع ڕابردوویەکی گوماناوی. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڵگەنامەیەکی نهێنی دەربارەی ڕابردووی ئەحمەد شەرعی سەرۆکی کاتی سووریا بڵاو بوویەوە. بڵاوبوونەوەی بەڵگەنامەکە لەم کاتەدا جارێکی دیکە چەندین پرسیار بەدوای خۆیدا دەهێنێت. ئایا ئەحمەد شەرع گرێچوێرەیەکە و پلە پلە سەرەداوەکانی دەکرێنەوە؟ ئایا شەرع هەرتەنها سیاسیەکی گەنجی شیکپۆشە یان خاوەن ڕابردوویەکی هەواڵگیری و گوماناویشە؟ بە گوێرەی بەڵگەنامەکە کە مۆری زۆر نهێنی پێوەیە، هەواڵگری ڕژێمی ئەسەد پێش 20 ساڵ ئەحمەد شەرعی ناردووەتە عێراق بۆ شەڕی ئەمریکا. بەڵگەنامەکە هی سەردەمی بەشار ئەسەدە و تیایدا گاردی کۆماری سووریا لە 6/1/2025 ئاراستەی هەواڵگیری سەربازی کردووە و ناوی 28 کەسی تێدایە کە ئەحمەد شەرع ڕیزبەندی ژمارە 6 گرتووە. هەر بە گوێرەی بەڵگەنامەکە ئەحمەد شەرع و گروپەکەی ماوەی 45 ڕۆژ مەشق و ڕاهێنانی سەربازیان وەرگرتووە و ئامادەکراون بۆ ئەوەی بۆ شەڕی ئەمریکیەکان بچنە عێراق. پێشتریش ڕۆژنامەی تایمزی بەریتانی ئاماژەی بۆ ئەوە کردبوو کە هەواڵگری ڕژێمەکەی ئەسەد هانی گەنجانی سووریای داوە بۆ ئەوەی بۆ شەڕ دژی ئەمریکیەکان بچنە عێراق. بە گوێرەی ڕۆژنامە بەریتانیەکە ڕژێمی ئەسەد بەو کارەی دوو ئامانجی پێکاوە. لەلایەک ئەحمەد شەرع و هاوبیرەکانی لە کۆڵ خۆی کردووەتەوە، لەلایەکی دیکەش ئەمریکیەکانی سەرقاڵ کردووە وای لێ کردوون نەیان پرژێتە سەر ڕژێمی ئەسەد. پێشتریش ئەحمەد شەرع خۆی دانی بۆ دانابوو کە چووەتە عێراق و لە ڕیزەکانی ڕێکخراوی قاعیدا دژی ئەمریکیەکان شەڕی کردووە و بەو هۆیەشەوە 5 ساڵ لە عێراق زیندانی کراوە. هێشتا ڕوون نییە بەڵگەنامەکە ساختەیە یان ڕاستەقینەیە، بەڵام بڵاوکردنەوەی لەم سەر و بەندەدا چەندین گومان و پرسیاری جیاواز بە دوای خۆیدا دەهێنێت و ڕەنگە چەندین سیناریۆ و ئامانجی هەواڵگیری لە پشتەوە بێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.